سڵاو هاوڕێم خێربێنەوە بۆ ڤیدیۆیەکی تازە. تەبعاً نزیکەی دە ڕۆژێکە دابڕام لێتان ڤیدیۆم دانەنا ئەوە دا لێبوردن دەکەم. ئەو یەکەمیشت بەنسبەت ئەوە چکە لێرە نەبووم، دومیشت هەوڵ دەدەم وەکو جاران ڕۆژانە بتوانم ڤیدیۆ دابنێم لەسەر بابەتی جیاواز و هەموو چشن. لەو ڤیدیۆی باسی ئەو ئیڤنتەی ئەپڵتان بۆ دەکەم و ئەو دەنگۆیانێکی لەسەر ئایفۆنی تازە هەیە و زائیدەن داهاتوی کۆمپانیای سامسونگ لە ڕووی مۆبایلەکانی گەلاکسی ئێسەوە کە چی بەسەر دێ و سامسونگ دێ بەرەو چی ئیتیزاهەک بڕوە. طبعاً هەمومان دەزانین کۆمپانیای ئەپڵ بە فەرمی بڵاوی کردووە کە 12ی ئەو مانگە کە بە فەرمی ئیڤنتی مۆبایلە تازەکانێتی ئایفۆنیە، ئایفۆنی پڕۆ و بێ پڕۆیەکان. طبعاً دەنگۆیەکی زۆر هەبوو کە ئەو ساڵ ئایفۆن بە ڕەنگەکی ماڕۆنی ئەن سۆرەی زۆر تۆخی زەرجی بڵاو دەبتەوە، بەس حەسەب بەپێ ئەو دەنگانەی کە ئێستا هەیە لەوانەیە ئەوە دووربی لە ڕاستی لەبەرچی لەبەرەوەی کۆمپانیای ئەپڵ ئەم ساڵ بڕیاری داوە لە فرێمی ستانلی ستیل بستەوە سەر فرێمی تیتانیۆم. لەبەرەوەی تیتانیۆم تۆزێک توندوتۆڵترە بۆ بەربوونەوە بۆ شوخت و بۆ ئۆشتان و لە هەمان کاتیشدا تۆزێک وەزنی سووکترە، بەس لە هەمان کاتدا وەکو ستانلی ستیل گلۆسی نییە، بە شەوق نییە ئیتر و هەروەها دروستکردنی ڕنگ لە تیتانیۆم زۆر قورسرە لە چاو کیمیاییەن لە چاو ستانلی ستیل. لەبەرەوەی ئایۆنایزیشنی ئەگەر تیتانیۆم بکەی بتوێ ڕەنگی سۆری لێ دەربینیان ئەو ڕەنگەی لێ دەربینی تۆزێک زۆر زەحمەتە. بۆیە هەموو دەنگۆیەکان ئەوەنە کە ئایفۆنە پڕۆیەکان بە چار ڕەنگ دەردەچیتن بە ڕەنگی سپی و ڕەساسی و ڕەش و نیلەکی تۆخ و هەروها بۆ یەکەمین جار ئایفۆن ئەو ساڵ تەواو تقریبن کۆنفێرم بووە کە هەموو مۆبایلە تازەکانی بە پۆرتی USB Type-C دەردەچێت نەک لایتنینگ. دوای ئەو محاولەیەکی زۆر لەلایەن ئیتیحادی ئەوروپی کە لەوێندا هەندێک یاسا و شت هەیە کە هەموو شتەکان دەبی یونیڤەرسەڵ بن، بۆ نمونە هەموو یەک جۆرە کێبڵ هەبی بۆ ئەوەی وێست پرۆدەکت کەم بکەوە، هەموو خەڵک مەجموعە کێبڵەکی نەبیتن و لەبەر ژینگە و لەبەر زۆر شتی و هەروە لەبەر مرتاحی کەستمەرەکان کە زیاتر لە چەند شتێک بەکارنێنیان هەڵنەگرن. تر بۆیە بە زەبر و بە قووەت و بە شەقی ئەوروپای ئایفۆن هاتە سەرخەت کە بیکاتە Type-C، چونکە ئایفۆن کۆمپانیای ئەپڵ حەسەب ئەو دەنگۆیانی کە پێشتر هەبوو بە هیچ شێوەیەک لە شێوەکان ئامادە نەبوو ئایفۆن و ئێرپۆرت بکاتە Type-C. هەموو هەدەفەکەی ئەوە بوو کە ئایفۆنی بکاتە پۆرتلێس. احتیمالە لە داهاتوو بیکاتە پۆرتلێس، بەس لە حالی حەزر لە ئێستا ئایفۆنی داهاتوو بە Type-C دەردەچێت و لە هەمان کاتیشدا ئێرپۆرتەکانیش دەبنە Type-C. لەبەرەوەی ئەو دوو شتە تاکە دوو پرۆدەکتن لە کۆمپانیای ئەپڵ ماون کە Type-C بەکارنێنن. حتا ئایماک کە پێشتر و کە دەتکڕی مەسەلەن ماجیک ماوس و ماجیک کیبۆرد کە لەگەڵی بوو هەڵ لایتنینگ بوو سەرەکەی تر Type-C بوو، ئەوەشی پار کردە USB-C. ئێستا بەس ئەو دوو پرۆدەکتەی ما و لە هەمان کاتیشدا ئەو دەنگۆیان هەیە دەڵێن کە ئایفۆنە پڕۆیەکان USB Type-C سەندەربۆڵتی 4. طبعاً سەندەربۆڵتی 4 بۆ چ باشە لەوانەیە پرسیاریەوەتان هەبی یان بۆ چی ئیسفادە لێ دەکات. طبعاً ئەوانەی کە مۆبایلی ئایفۆنە پڕۆیەکان بەکارێنن بۆ ینی لە ڕووی پرۆفشنال و لە ڕووی تەسویری ڤیدیۆی دیقەی بەرز و یان لە ڕووی تەسویرکردنی سینەمایی ینی بە مۆبایل دێکن، ینی ئیشی ڤیدیۆ بە مۆبایل دەکەن، بە مۆبایلی ئایفۆن دەکەن. خۆتان دەزانن ئایفۆن یەکێکە لە مۆبایل هەرە باشەکان. طبعاً لەوانەیە باشترینیش مۆبایل بێت لە ڕووی تەسویری ڤیدیۆیی. ئیتر بۆیە حەزمی ئەو ڤیدیۆیانە بە 4K و ئەو فوتجە و ئەو ڕۆمەتریاڵی کە هەتە زۆر قەبارەکانیان زۆر گەورەیە، بۆیە گواستنەوەی لە مۆبایلەوە بە کۆمپیوتەر تۆزێک زەحمەتە و لە هەمان کاتیشدا پێویستی بە کاتێکی زۆرە. بۆیە سەندەربۆڵتی 4 ئەو مشکلت بۆ حەل دەکات، خاستن ئەگەر کۆمپیوتەری ماکتە بێت. ئیتر ئەو گواستنەوەی ئەو داتایانە سیملێسلی زۆر ئاسانتر و زۆر خێراتر دەبێت لە USB-C ئەتیادی. هەروە ئەو سەندەربۆڵتی 4 سەپۆرتی شحنی سەریعتریش دەکات، ینی شحنی زۆر سەریع دەتوانین بکەین چونکە لەبەرەوەی کێبڵەکە زۆر ئەستورە و کەپاسیتی ئەو کێبڵ و پاوەری ئەو کێبڵی زۆر بەرزە. لە هەمان کاتیشدا ئەو ساڵ ئەخیر ساڵ دەبی کە بە تەواوەتی کە ئایفۆنە بێ پڕۆیەکان کە نۆچی نامینی هەمووی دەبتە داینامیک ئایلەند، هەروەها ئایفۆنە پڕۆیەکان خۆی ناوی ئیڤنتەکەش لەوەی هاتووە کە زیاتر احتیمام بە تەلەسکۆپ دەدرێت، ینی ئایفۆنی پڕۆ ماکسەکە لەوانەیە تەلیفۆتۆ لێنسەکەی بتە 50x ئەوانە ینی لەو ڕووەوە ناوی ئیڤنتەکەش هاتووە. هەروەها کامێرەکان سێنسەرەکانی باشتر دەبێت و چیپسێتی تازە دەرەچیتن
و ئەو شتانێک کە ئەپڵ دەیکاتن بە سۆفێر وەکو پارداینەمیک ئایلند و هەندێک شتی تر ئیتر ئەلاکسەر مۆبایلی ئایفۆنی تازە هەروە دەبێت شتێکی وا زۆر تازە ڕوونادا شتێکی وا ینی شۆژ جێرانە ینی شۆشێکی گەورە بکاتن لە ڕووی سۆفێر و هاروێر ئەوەی کە هەیە تۆزێک تحدیدات ینی تعدیلات و شتی تازەی بۆ دروست دەکرێت هەروە بێنە سەر کۆمپانیای سامسونگ طبعا من سامسونگ لە بیرمە کاتی خۆی کە بۆ یەکەمین جار گەلاکسی 6 دەرکرد ئەو کات یەکەمین مۆبایلی سامسونگ بوو کە بە تەواوەتی ئێج بوو ئێجەکەی ئەوەندە کێرڤ بوو ینی بە تەواوەتی سوڕابووە پشت شاشەکەی پێش ئەو مۆبایلێکی دەرهینا وەک تێست ناوی گەلاکسی نۆت ئێج بوو یەک لە ئێج بوو بەس ئەوە بازار ینی مەبیعاتێکی باشی نەبوو لە زۆربەی وڵاتەکان بەرز نەبوو بەس کە ئەو نۆت ئێجی دەرهینا ئەو S6 ئێجی دەرهینا ئیتر ئەو زمانی دیزاینە بەردەوام بوو لە هەموو مۆبایلەکانی داهاتووی کۆمپانیای سامسونگ ئەتاوی لێ هات ینی مۆبایلە پریمیەمەکانی مۆبایلە پرۆیەکان و ئەوی های ئێندن ینی ئازبەرسەکان دەبی شاشە ئێجی تێدابی و لە ئەمنیش فانش سامسونگی کۆن و سەرسەختم لەو کاتەوە ئەتا ساڵم 6 مۆبایل حەف مۆبایل شاشەم شکاندیە لە بەرەوەی شاشکی ئەوەندە ناسکە هەر بە ئەدنا بەربوونەوە بە کەمترین بەربوونەوە بە شتێکی بەسیط یەکسەر شاشکەی دەشکا و گرانیشە مۆبایلەکانی سامسونگ لە ڕووی چاکردنەوەی شاشەوە ئیتر ئەو لانگویجە و ئەو زمانە بەرەو کزی ڕۆیی لە کێو دەستی پێکرد لە گەلاکسی نۆت 20ەوە کە ئێجەکەی کەم کردەوە دوای چوە سەر گەلاکسی S20 ئەڵترا دوای S21 دوای S22 S23 تقریبا زۆر کەمی کردەوە لەو هەرمایەتی بەس ئەو دەنگۆیانێکی ئێستا هەیە کە بە تەواوەتی دەڵێن S24 ئەڵترای تازە بە تەواوەتی ئەوەی ناهێڵێتن ئێجەکە مۆبایلێکی بە تەواوەتی فلات دەکات طبعا خەڵک لەوانەیە هەندێک حەزی لێن بەزەم بەجددی وأخيرا دەتوانی بە کیف خۆت درعی لێ بدەیت درعی شوشە لێ بدەینێک درعی نایلۆن درعی ملەوان مشکلی ئەوەت نابیتن زۆر مشکلە هەیە کە ئەو ئێجە دروستی کرد بوو بە هیچ نوع ئاکسار سەر نەدەکرا ئێستا لەمە دووە ئاسانترە بیشکانی شاشەکانی کەمتر دەبێتن ئەگەر بتوانانی درع و کەڤەرێکی باشی لێ بدەیت لە بەرەوەی مۆبایلەکانی سامسونگ شاشەیان بە مانای کەلیمە گرانە هیچی لە $200 کەمتر نیە 200 بەرەو سەرێ طبعا ئەویش ئەگەر زوو بیشکێنی ینی کە مۆبایلە کردکردی دوای ماوەیەکی تر مۆبایل شاشکەش بەردەست نیە دەبی چاوەڕێکی ئێتا بۆ داوا دەکەن و یانیش لە هەموو فەرعەکان نییە و یان چاکردنەوەکەی کاتی دەوێتن ئیتر ئەو مشکلانە بە تەواوەتی لەو مەجالە حەل دەبیتن ئیتر بەڕای من شتێکی زۆر باشتری کە ئیتر سامسونگ ئەگەر تەماشای بکەی وەکو جاران نەماوە جاران لە مۆبایلێک بۆ مۆبایلێک لە پڕ 180 دەرجە مواصفاتەکانی دەگۆڕی 180 دەرجە مواصفات نوێی دادەنا 180 دەرجە مواصفاتی لا دەبر ئێستا کە دەبینی پلان هەیە ینی لە ئێستاوە هەز دەکەی کە سامسونگ قەرایدا بۆ S27 ئەڵترا لە داهاتوو شاشەی چۆن بی مەسەلەن پاتری چۆن بی یان شەحنی چۆن بی یان ئەو شتانە ئەوهانیە لە خۆڕانیە لە بەرەوەی ئەو زمانی گۆڕینی شاشە و دیزاینی شاشە ئەوە چەند ساڵێکە خەریکن بەرە بەس قەت تەسەوور نەدەکرد لای بن بە تەواوەتی بەس کە بە تەواوەتی بڕیاریاندا و لای بنەوە بە جدی جێگای دەستخۆشیە لێیان کە ئەو بڕیاریاندایە و لە هەمان کاتیشدا ینی سامسونگ ماچورتر بووە پێگەیشتووتر بوو وەکو جاران نییە ینی ئەوە بێ ینی ئێستا فکر لە هەموو مواصفاتێک دەکات و پێشوی بخاتنەوە مۆبایلش فکر لە هەموو مواصفاتێک دەکات لە مۆبایل لای بە پێش ئەوەی بڕیار بدا کە لای براتن و لە هەمان کاتیشدا سامسونگ ئێستا ئیش لە سێسار سنسەری زۆر گەورەی یەک ئینجی دەکات کە یەکەچیان 320 مێگاپیکسڵە یەکەچیان 440 مێگاپیکسڵە یەکەچیان سەر و 210 مێگاپیکسڵە طبعا ئەو سنسەرانە تەسەوڕ ناکەم هەر هەمویان بۆ مۆبایل بن لە بەرەوەی ئەو سنسەرانە لە بەشی سامسونگەوەی بەشی کامرە ئەو پرۆجێکتانە ئیشی لەسەر دەکرێتن شەر نیە هەمووی بۆ مۆبایل بێتن لەوانەیە بۆ زۆر پیشەسازی تر بێ بەکاربێتن بۆ کامرەبی بۆ سیارەبی یان بۆ شتی زەکای سناعی ئەو شتانە ئیتر بۆیە جارێ دیار نییە بەس تەسەوڕ دەکەن 320 مێگاپیکسڵەکە بۆ مۆبایلبی بە 440 تۆزێک زەحمەتە بۆ مۆبایلبی و ئەو سنسەرانش هەمویان قەبارەیان یەک ئینجەکەوەی لێرەکە ڕووناچێشی زۆر زیاتر دێتە ژوورەوە و ڕسمەکانی زیاتر شارب دەبی و زیاتر نزیک دەبێت لە کامرە لە کوالتی کامرای DSLR طبعا قەت نەیگات بەس نزیک دەبێت زۆر لە دیقەی کامرای DSLR وەروە دینگویەکی تر هەیە کە سیری ڤێژنی داهاتووی زۆر بەقوت دەبی ئەویش لەبەرچی لەبەر ئەوەی کۆمپانیای ئەپڵ زیرەکی دەستکردەکی هەیە ئیشی لەسەر دەکاتن ماوەکی زۆرە مەزموعە مهندسەکی زۆر ئیشی لەسەر دەکەن و داتای دەدەنێ و هەروە ئیش لەسەروی دەکەن کە تەتەوور بکاتن و دەنگۆ هەیە دەڵێن ئێستا لە چات GPT بەقوترە بەس کۆمپانیای ئەپڵ تا ئێستا بڵاو نەکردوێتەوە هیچ شتێکی فەرمی لەسەر بڵاو نەکردوێتەوە بەس
ئەوەندەی بزانم کە ئەگەر بڵای بکاتەوە کۆمپانیای ئەپڵ ریسۆرسێک و سەرچاوە و پارەی خەیاڵی هەیە دەتوانێت بە کەیفی خۆی بە کەیف خۆی ئەو زیرەکی دەستکردە تدریب پێ بکاتن و بەخێوی بکاتن و ئەو داتای بدات و یان چ داتایەکی پێویست بی و بە چەند پارە تەکلیف بکات دەتوانێت بیداتێ ببێ ببێتە کێشە بۆ کۆمپانیای ئەپڵ. بۆیە چاوەڕێ بکەن زیرەکێکی دەستکردی زۆر عەجایب لە کۆمپانیای ئەپڵ بەڕێوەیە. ئیتر نازانم لەو ئیڤنتێ بڵاوی دەکەنەوە یان ئیڤنتی کۆتایی ساڵیان بۆ ساڵی داهاتوو دەبێتن. ببورن ئەگەر ڤیددیوەکەتان بەدڵ بوو لایک و سەبسکرایب لەبیر مەکەن. هەر کەسێکیش گەیشتیتە ئێرە ڤیددیوەکە لە کۆمنت بۆم بنووسی و بە هیوای ڤیددیۆی تازە. دەستخۆش.